مەرج نییە هەر کەسێ ڕەخنە بگرێت لە کەسێک لە شتێکە خۆی لەو شتە پسپۆر بێ. کاتی خۆی گەنج بووین، تازە پێگەیشت بووین، 16 و 17 ساڵان بووین، لە کەلار باسەکەم کابرایە کات بوو بە دراوسێمان، کابراکە بە تەمەن بوو، 40 ساڵ تەمەنی ئەبوو، هێشتا ژنی نەهێنا بوو. ئەو کابرایە زۆر حەزیە کرد لە تەماشاکردنی یاری و تۆپتۆپێن و ئەوانە. جاری وا هەبوو کە تیپی عێراق یاریە کرد، ڕەخنەیەگەت حوسێن سەعید ئەگەر تۆپێکی بە هەڵە بگین کردایە، ئەحمەد ڕازی تۆپێکی بە هەڵە بۆشاندایە بڵێم دەجمێنی پێدا. هەڵەسا ڕۆژێکیان من دانیشتم لەگەڵ تیپی عێراق و تیپی ئوردن یاریانە کرد. کاتێک ئوردن گۆڵێکی کردەمان عێراق، پەلاماری دام باوەڕکەن ترسام، پڕ بەدڵ ئەترسام، ئەموو ئێستا دەسەنەتە ناخەڕم ئەم کوژێ. ئەم پیاوە بە ڕێزە کە مامۆسای مەکتەبیش بوو بۆ قسەکردن ئازاوە، بەس دەکاتی تەدریبە شەقیەوەشان تۆپەکە بەژێر پیاتی ئەڕۆشت، ینی فەلتیە کردیانی. ئیتر بۆم دەرکەوت مەرجنی هەموو کەسێک کە ڕەخنە بگرێ خۆی لەو شتەیە پسپۆر بێ، کاتێ بواری عەمەلی دێتە پێشەوە خۆی لەو شتەیە پسپۆر بێ. جاری وایە کابرا ڕەخنە ئەگرێ بەس خۆی هیچ لەو شتە نازانێت. جا زۆر بێتاقەت مەبن کاتێ خەڵکێک ڕەخنەتان لێگرێ. ئەوانەی کە ڕەخنەتان لێگرن زۆر جار خۆیان وەکو بڵێ ئەوە نین. جا طبعا ڕەخنە دوانە، ڕەخنەیەکی ڕەخنە هەیە پێوترێ بەنا، ڕەخنەش هەیە پێوتری هەدام، یعنی ڕەخنە هەیە بنیاتنەرە، ڕەخنەش هەیە ڕۆخێنەرە. ئەگەر ڕەخنەی ئەو خەڵکەی کە لە تۆ ئیگەڕن زانیت بنیاتنەرە، سوودی لێ وەربگرە و ژیانی خۆتی لەسەر دامەزرێنە، بەس ئەگەر ڕەخنەکان زانیت ڕۆخێنەرە، هەر گوێشی بۆ مەگرە، هەر خۆتیشی پێوە سەر خاڵ مەکە. ئەگەر ئەو کەسە هەر زۆر دووبارەی کردەوە ڕەخنەکەی بڵێ فەرموو بێرە ساحەکە. ڕەخنەی جاری وایە کابرا دێ ڕەخنەی خودبەی جمعە لە خەتیبێکە گرێ، هەر بۆ خۆشی بڵێ کاکە فەرموو بڕۆ سەر خود مینبەرەکە تۆ خودبەیە بدە. برادەرێک هەبوو مەقڕیان دانابوو لە مزگەوتێکە، خەڵک لەو گەڕەکەەوە ئەڕۆشت بۆ گەڕەکێکی تر، ئەو مزگەوتان لەبەر ئەوان مەقڕیان تیادا نابوو، کەس نوێژی تیان ناکرد. خەڵک لەو گەڕەکەەوە ئەچوو بۆ گەڕەکێکی تر کە جمعی تیاکرا. ڕۆژێکیان ئەم برادرێک لەوێ بوتی ئەو کابرایە وتی پێمان وتی کاکە بۆ ئێمە خۆمان جمعە نەکەین و ئەو خەڵکە بۆ لەم گەڕەکە بچێ بۆ گەڕێکی تر بۆ نوێژی جمعە، ئێمە خۆمان جمعە بۆ ئەو خەڵکاکەین و تاو. وتمان کاکە ئێمە کەسمان نییە بتوانێت خودبە با و کەسمان نییە بتوانێت بەو ئەرکە هەڵسێ و هەرچۆن خەڵک ڕۆیشتۆ با بڕاو باشترە. وتی نا بابە من جمعاکەم، من خودبەی جمعیان بۆ دەم. وتمان کاکە ئەم ئەرکەمە خەرە سەر خۆشانی خۆت، ئەمە ئاسان نییە. وتی نا پیان بڵێن ئاگاداریان کەنەوە من ئەم جمعە با کەس نەچێ بۆ گەڕەکانی. وتی وەڵا بڕیارماندا لەسەرەوەی کەوا جمعە بکەین و خەڵکەکەمان ئاگادار کەوتمان خەڵکی نە ڕۆژی جمعە مەچن بۆ شوێنەکانی تر بۆ گەڕەکانی تر لێرە جمعاکە. وتی ئەمەی کە ئێمە باسمان کرد ڕۆژی دووشەمە و یەکشەمە و دووشەمە بوو، وتی کە هەر ئەوەنە خۆش بوو بە خەڵکەکەمان. وتی وەڵاهی ئەو برادەرە هەر دوای ئەوە ڕەنگی تێکچوو، هەستمان پێ کرد. وتی ڕۆژ بە ڕۆژ کە لە جمعە نزیک ئەبوویەوە، وتی ئەم برادەرە تەنگە نەفەسە بوو. وتی هەرچەند خۆی حازرە کرد، کتێبێ هێنا و کتێبێ برد و ئەم لە ئەو لە. وتی شەوی ئێوارەی پێنجشەممە مەغریبەکەی وتی تەواو هەموو شتێکی لەدەستدا. وتی نانی پێ ناخورە، ڕەنگی تەواو زەردەبوو. وتی پێمانی وتی برا بیکەنە خاتر ئەو خوا ئەم نوێژی مەغریبە بە خەڵکەکە بڵێن با بڕۆن بۆ ئەملاولا بەخوا برا من جمعەم پێ ناکرێت، بەخوا برا من جمعەم پێ ناکرێت. وتی وەڵا بۆ خۆی ئەو خەڵکە شەرمەزاریش بووین و خەڵکەمان جواب کردمە بەخوا برا هەرچیمان کردە کەسمان دەست نەکەوتەوە بۆ جمعەکە و داوای لێبوردنتان لێکەین و بڕۆن جمعەکانی خۆتان لە شوێنەکانی کەم بکەن. بەڕاستی مەرج نییە هەر کەسێ ڕەخنە بگرێ توانێ ئەو کارە ئەنجام بدا. جاری وا هەیە کاتی خۆی دێنیتە ناو ساحەکە سیرەکە ئێوە ئەو پیاوە نییە.